دوای ئەوەی کە پێتەڵێن تووشی نەخۆشی شێرپەنجەوی مەگەر خوای گەورە لە پشت بێ ئەنا من و هەموو ئەوانەی وەکو منوان تووشیان بۆ ئەزانی چەند هەست بە ناڕەحەتی و بێئومێدی ئەەکەی سەرەڕای ئێش و ئازاری زۆر و کەمەنچکێن و تاقەت بڕووکێن، بەڵام ترپەی دڵ و ڕازی پەنجەکانی پاراو بوون بە یادی خوددا، وا دیار بوو بە ئیمانێکی پۆڵاینەوە خۆی تەسلیمی خوددا کردبوو، بە یەقینێکی پتە و بە ئایەتی وەذکروا الله كثيرا لعلكم تفلحون. دوای ئەوەی کە پێتەڵێن تووشی نەخۆشی شێرپەنجەوی مەگەر خوای گەورە لە پشت بێ ئەنا من و هەموو ئەوانەی وەکو منوان تووشیان بۆ ئەزانی چەند هەست بە ناڕەحەتی و بێئومێدی ئەەکەی. ئەمانە ئەو مرۆڤە گەورانن کە لە هەموو بارودۆخەکانی ژیانە وا نەمان پێدەڵێنەوە. دایکێک هەم دایک و هەم باوەک بۆ منداڵەکانی سەرباری ئەم قورساییەی ژیان نەخۆشیەکی ناباری ژێخەی دەگرێت، بەڵام ئەو بە ئیمانی پتە و ئیرادەی بەرز و متمانەی تەواو بە پزیشکانی تاوەری تەندروستی سمارت چاوەڕوانی نەشتەرگەری دەکات و وا دیارە دڵی بەهێز و پڕ لە یاد و ذکری خودایی پێی دەڵێت لا تەقنەتوا من ڕەحمەتی الله. سەرەتای دەستنیشانکردن و پشکنینەکانی لەلایەن دکتۆر دیاری ئەحمەد قەساب و تاوتوێکردنی نەخۆشیەکە لەلایەن تیمی فرەپسپۆڕی تاوەری تەندروستی سمارت بڕیاری ئەوەی بۆ دەدرێت کە چارەسەری تیشک وەربگرێت. بسم الله الرحمن الرحیم. سەبارەت بەم نەخۆشە کە هات بۆ لامان ئەوە بخواردنی بۆ ناخڕا و ئەگیرا لە سوورێنچکە دوای کردنی فەحس و نازوڕ ئەمانە دەرکەوت کە گرەیەکی هەیە لە بەشی ناوڕاست بۆ خوارەوە لە سوورەنچکە. دوای بینی لە تیمی MDT واتە فرە پسپۆڕیەکان بڕارەمان کە پێش ئەوەی عەمەلیات کرێ بچێت تیشک وەرگرێت، نارۆن بۆ خەستخانەی هیوا و بەشی خەستخانەی ژیانەوە بۆ تیشک وەرگرتن. دوای کە تیشک و شتەکەی تەواو بوو کاتێوە نەشتەرگەری بۆ کرێت کە نەشتەرگەرێکی زۆر گەورەیە، بەشی سکی هەیە و بەشی سیەکانیش هەیە. بەشی سکی ئێمە وەکو تیمی جیایتی ئەلحەمدولیلا ئەنجامماننا بێوەی هەڵی دەڕین تەنها لە ڕێی چەند کونێکەوە کە پێوتێ نازۆر یان پێوتێ لاپرۆسکۆپی. نەشتەرگەکانمان بەکرد بەشی لای مائیدە و بەشی خواری سوورەنچک، بەشەکەی تری تیمی نەشتەرگەری سم و سیەکان کە کاکتۆر فەرمی وان کردیان. ئەلحەمدولیلا نەخۆشەکە دوای چەند ڕۆژی زۆر بە ئاسانی دەرچوو لە خەستخانە و بە ئازارێکی کەم و هەروەها بە چەند برینێکی بچکۆلا لە شوێنی نازۆرەکە. ئەلحەمدولیلا ئێستا سیحەتی زۆر باشە. دوای ڕاوێژ و گفتوگۆی پێویست لەلایەن دکتۆر ڕێبازەوە چارەسەری کیمیایی و تیشکی بۆ دانرا. سپاس بۆخوا دەرەنجامی دڵخۆشکەری نیشاندا. سڵاوی خۆی گەورەتان لێبێ. دوای ئەوەی کە چارەخوازێک لە تەمەنی 52 ساڵی ئافرەتێک بوو لەلایەن بەڕێز کاکتۆر دیاریەوە بیندرا بوو لە نەخۆشخانەی سمارت، نردی بۆ لای من بۆ نەخۆشخانەی هیوا. دوای هەموو ئەو پشکنینانی کە بۆی کرا دەرچووکە شێرپەنجەی خوارەوەی سوورێنچکی هەیە و لیمفەگرەکانی گرتوێتی. دوای ڕاوێژ و گفتوگۆ لەگەڵ سنتەری ژیانەوە کە سنتەرێکە تایبەت بە توشبوانی شێرپەنجە بە تیشک لەگەڵ بەڕێز کاکتۆر کازان، کاکتۆشکار، دکتۆرە نیان پلانێکمان بۆ دانا کە پێش چارەسەرکردنی نەشتەرگەری پێویست ئەکا کە چارەسەری تیشک و کیمیایی وەربگرێت. بە خۆشحاڵیەوە چارەسەری کیمیایەکەی لای ئێمە وەرگرت و چارەسەری تیشکەکەش لە سنتەری ژیانەوە. دوای چەند جەلسەیەک بەکارهێنانی تیشک و کیمیایی، کردنەوەی ئەشیعەی سیتسکان بۆ نەخۆشەکە دەرچوو. سوپاس بەخوای گەورە کە هیچ نەخۆشیەکی شێرپەنجەیی لە خواروی سوورێنچک نەما بوو. دوای ئەوە بەڕاوێژ لەگەڵ تیمی نەشتەرگەری و بەڕێز کاکتۆر دیاری پلانی ئەوە دانرا کە نەشتەرگەریەکی سەرکەوتووی بۆ ئەنجام بدرێت. دوابڕیاریش بۆ ئەنجامدانی نەشتەرگەری. دوای چارەسەری کیمیایی و تیشک نەشتەرگەری بە نازۆر بۆ ئەنجام درا و ئەنجامی نەشتەرگەریەکە بە تەواوی جێگەی دڵخۆشی هەمووان بوو. ئەم چارەخوازە پێویستی بە نەشتەرگەریەکە بوو کە ئەویش خۆی لە لابردنی سوورێنچک بینیەوە و دانانی گەدە لە بری سوورێنچک دوای ئەوەی کە بە شێوەی تیوبی لێکرێ و ئەم نەشتەرگەری بێگومان نەشتەرێکی گەورەیە. سوپاس بۆ خوا توانرا سەرجەمی ئەم هەنگاوانە واتە لابردنی سوورێنچک و بە تیوبکردنی گەدە و هێنانی گەدە بۆ سنگ دانانی لە بری سوورێنچک هەموو ئەم پرۆسەیە
بە نازۆر ئەنجام درراوە ئەوەی سکی لە ڕێگەی چەند کونیەکەوە ئەوەی سنگی لە ڕێگەی تەنها یەک کوونەوە گومانی تێدا نییە کە ئەم جۆرە لە نەشتەرگەری بە شێوەیەک لە شێوەکان بەوە چرخانە ژمێرێک لە مێژووی پزیشکی کوردستانە. من وەک برای ئەم نەخۆشە دوای وەخشەکە مەستی بە ئازارێک لە سنگ و هەڵێناونەوەی خواردن کرد هێنا من بۆ خستخانەی سمارت وەلای دکتۆر دیاری ئەحمەد قەساب دوای کۆمەڵێ فەحس و فەحوسات و ئەوانە بۆی دەرکەوت کە گرەیەکی بەداخەوە سەرەتانی لە مەعیدەیە هەیە کە پێویستی بە عیلاجی کیمیاوی هەیە نردینی بۆ خستخانەیەکی وا بەلای دکتۆر ڕێباز لەوێ چەند جەسەیەک کیمیاوی بۆ بەکارهێنا دوای و نردینە بۆ خستخانەی تیشکی بە سوپاسەوە دەڵان ئەوانش کۆمەڵێ فەحوساتیان بۆ کرد و چەند جەسەیەک تیشکیان بۆ بەکارهێنا